لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی کوردستان بروسک لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری میوانداری گاڕی کرد. لا نیوە یەکەم هەردوویانە زۆرترین هێرشیان ئاڵ و گۆڕ کرد. بروسک زیاتر کۆنتڕۆڵی تۆپی کردبوو، گاڕا هێرشەکانی مەترسیدارتر بوو. لە خولەکی 33 محەممەد ئەحمەد بە لێدانێکی نایب گۆڵێکی جوانی بۆ بروسک تۆمار کرد و شین پۆشانی پایتەختی بە گۆڵێک پێشخست. لا نیوەی دۆمیاریەکە گاڕە بە دوای گۆڵ یەکسانی دادەگەڕا، بروسکیش هەوڵی گۆڵی دووەم و متمانەی دەدا. لە خولە 64 هیوا موحسین گۆڵی دومیشی بۆ بروسک زیاد کرد. لە خولە 67 هەریات هێمن گۆڵی سێمی بۆ بروسک تۆمار کرد و کۆتایی بە یاریەکە هێنا. بیدایەتی پەلەپەلمان پێوە دیار بوو لەبەرەوەی لە مێژوو نەمان بردبەوە سێ یاری بوو تینی بردنەوە بووین بەڕاستی دەتوانم بڵێم بە ئەرزانەکانمان گوت کە یەک بردنەوەمان دەوێت لەوەی بێنەوە ناو خولەکەی ئەلحەمدوللا توانیمان کە سەرکەوتن بەدەستبین هەرچەندە یاریەکانی تریش بەڕاستی بە شایەدی هەموو ئەوانی ئامادە بووان یاریشی باشمان کردیە بەڵام یەکسانبوون ما هەبوو لەگەر دۆڕانێکی لەگەر شۆڕیجەی کە بە پەنارتی گۆلمان لێ بوو. خسارەتی فۆدە ئەم شاوتێکی بۆشتر بوون ئەو بۆ هەمەوە تاپێکە سابت ئەوەنە گۆڵای کرد شاوتی دوێژی ئەختا چێ بوون ئەمە دخەلاتی بداقت ئەخیرە بە چمەکار هەردوو شاوتە ئەم گەلێک بۆشتر بوون و ئەنجام هەکرد بێژن ڤێڕەنگی بۆ ئەم ڕۆزینە چکە مەخەلاتی دەقت ئەخیری ڕاستی مەخەلاتی گرن ئەم بەس ئەم نەمەستەحەقیین دەبوون کوابرگام خسارەت بن. بەم ئەنجامە بروسک بە یەکەم سەرکەوتن گەیشت و با کۆکردنەوەی 5 خاڵ چووخانی سێمی کۆمەڵەکەی گاڕەش بە 4 خاڵ لە سەیاری لا پلەی پێنجەم دێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.